بناو خدای رحمان و رحیم حمد و پسندان جو خدا ربه صلات و سلام لسر مزن ما سروک و رزان ما حضرت محمد مصطفى علیه السلام و لسر آلو اصحابو اتباعی توان با حتی رجا قیامته تماشاوانن هجا د برنامه نو عمل پیشبریوانه ایرو ام لکردستان باشور یعنی یا عراق لپایتخت کردستان لهولیر ام میوان براستی جی ماموسته کی عزیز شیخ کی عزیزن ام میوان شیخ عبدالرحمن عثمان بن عبدالعزیزن وکی تماشاوان مجی جنیز دا دناسن شیخ عثمان بن عبدالعزیز لکردستان باشور لباجار حلب چبو ده 100 سال 20 ده لکردستان باشور لپارزگاه سلیمانیه لنافچه حلب چه هاتیه دنه شیخ عثمان عالم عابد مجاهد و سیاست مدارکی مشهور بو دناوا امت ده نخاسم بتیبتی لچار پرچه کردستان گلک قدر و قیمتی وی گوره هبو ده 7 سال جیانا وی علم عبادت تبلیغ درس تعلیم جهاد مهاجرات شهادت نفی پنابری قد کم نبو کرتجیانا شیخ رحیم الله وکی ده سورت توبه خدا عز وجل ده آیت ده رزقت بجا الذين آمنوا وهاجروا وجاهدوا في سبيل الله كرتجيانا شيخ عثمان جي إيمان هجرت وجهاد بوي شيخ عثمان عبدالعزيز ديروكا قلي كردة ناويوي بحرف زير هاتيا قيد كرن مجي خست في خزينة قادر بلند هم جياناوي تكوشيناوي مجادلاوي يجب الدين وملتي وي ام پیشکش و بکن لباجار هولير يعني الاربيله كروي شيخ عبد الرحمن لجيانه بو جبو هف بيوينا در حق جيانا شيخ ده مجادلاوي ما تكليف لكر تكليف ما قبول كر دريه خجمه را بكر نها ام ميواني وينا شخوا دناوا زاروي ده سه كروي شهيد بونه یل جیان مایه که شیخ عبدالرحمنه خدا جه رازی به دریه خوش مروه کر نها میوانه وینه لتنشت منه ازیده دریج نکم که شیخ هم بخیرات نه برنامه ما يا اهلا وسهلا بخير بن يا اخوان بخير بن مسد شاو تلفزيوني باشین سلامت تشكرك كام تلفزيوني الرهبر وبراني عزيز بخير بن مسد شاو خدا جه رازی به امجی پیروز بایی خب پیشکش شواد کم براستی گو امود بینن مرحوم شخت بیرامه یعنی دیاری آوی لجینه مایه و جناب اوه برای و سه کس شهید بونه هون لجیانه مانه امود بینن بهنا شخ جواته یعنی خدا جورازی به که شیخ براستی مبرجی افدیتن کربو بس جبو برنامه بوی و دریه خجمه را وکر سرناوه نونر و خباتکاری تلویزیون رهبر ام سپاسی خو پیشکشی جناب اوت کن و ام دبم به هزاران رحم لگورا شیخ با خوازای خیرتم داتو بخیر به مسرد شاو خدا جورازی به که شیخ عبدالرحمن شیخ عثمان مرحوم هم دناوا امتی ده هم دناوا گلی کرد چار پرچه کردستان به تیبتی جی ناوا امتی ده چونکی نرینه کوی امتواری هبو الحمدلله کسایت اکی معروفه ده ناسکرن بریا ام درباسی ناسکرن جیان و تکوشین و آوی ببین از خوازم اول بکرتاهی تماشاوان جناب او بناسن پاشه می درباسی آشاه بفرمون بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وآله وصحبه ومن والاه من عبد الرحمن كري جنابي الشيخ عثمان عبد العزيز
مواليدي 1961 هەڵەبجە لە گوندێکی نزیک هەڵەبجە پریس کە گوندی ئێمەیە و مەدرسەی مەشهوری جەدی ئێمە کە مامەستا عەبدولعەزیزی پریسە مەدرسەیەکی زۆر گەورە و گرنگ کە عولەمای کوردستانی عێراق و ئێران لەوێ دەرسیان وەرگرتووە. من ساڵی 1961 هاتوومەتە دنیا. طبعاً بنەماڵەی ئێمە لە ساداتی پیرخەضری شاهۆیین و لە نەسەبی دایکیشمەوە لە شێخانی نەرگسەجاڕی و نەقشبەندین. ئێمە جەنابی شێخ عوسمان عەبدولعەزیز هەر لەوێ لە پریس لەدایک بووە ساڵە 1922 ساڵی 1922 ساڵی 1922 لەدایک بووە. طبعاً من خەریجی دراساتی ئیسلامی سانەوی دراساتی ئیسلامی هەڵەبجەم لە خزمەت جەنابی شێخیش خوێندومە و لە دراساتی ئیسلامی لە هەڵەبجە خوێندنم تەواو کردووە. هەر بۆ کورتەیەک لەربارەی خۆم بەندە من دامەزرێنەری یەکەمین ڕێکخراوی خێرخوازی کوردستانم ساڵی 1970 لە ئۆردوگاکان لە کوردستانی ئێران کاتێک کە خەڵکی ئێمە پەنابەر بوون لە کوردستانی ئێران ساڵێک پێش کیمەبارانی هەڵەبجە ئێمە لە لوتفی خواوە ئەو یەکەمین ڕێکخراوی خێرخوازی کوردستانمان دامەزرانەوە و بەندەش ئەمین عامی ئەمینداری گشتی ئەو دەستگایە. یعنی تەماشاوانن هێژاکە کێشە عەبدوڕحمان دەبێژە جارا یەکەم دناوا کوردا دەل کوردستانê dibê me dezgehyanî saziya xêrxwazî û ya alîkariya îslamî ya Kurdistanê dibêje min damezrandiye serokê wê giştî jî ew e dibê cara yekem min damezrandiye çaxak bi penaberî çûne Îranê. طبعاً بە فەزلی خوای گەورە پاشان بە تەوجیهی جەنابی شێخ و بە تەزکیەی جەنابی شێخ بۆ منەظەماتی ئیسلامی لە عالەم چونکە شێخ جەنابی شێخ شەخسیەتێکی عالەمی بوو نامەی جەنابیان تەزکیەی جەنابیان ئێمە توانیمان لەگەڵ ئەو براو خوشکە بە ڕێزانەمان لە دەستگای کارگوزاری فریاکەوتنی ئیسلامی کوردستان توانیمان یەکەمین ڕێکخراوی خێرخوازی بهێنینە ئارا کە لە ئۆردوگاکانی کوردستانی ئێران سەرەتا بە یارمەتی یەتیم و پاشان مەدرسە و پاشانیشکە پاش ڕاپەڕین هاتینەوە بە کوردستان ملیۆنەها دۆلار ئەلحەمدوللیلا توانیمان دروستکردنی مزگەوت و مەکتەب و خەسەخانە و پرۆژەی ئاو و ئیفتار السائیم و ئەضاحی و پاکردنەوەی پاکشکردنی کوردستان لە مین و زۆرێک لەو پرۆژانە کە دوایی ئەتوانین بە شێوەیەکی فراوانتر بیدێنە خزمەت جەنابتان. کاک شێخ مەرحوم شێخ عوسمان باوی وی عەبدولعەزیز ji dergahî wî yê nexşî bû yanî bi terîqa nexşî ve girêdayî bû xelîfê terîqa nexşî bû عفوەن وەکو تەریقا ئێمە ساداتین ساداتی سەییدی پێرخەدرین بەڵام لەسەر دایکمەوە دایکم ژێلا دایک لە دایکمەوە نەخشین و باوک سەییدین تێگەیم پەروەردەهیە مەرحوم شێخ عوسمان یا یەکەم لە جەم باوی بوو تەوان مەدرسەی پریس یەکێک بووە لە مەدرسە گەورەکانی منتیقە لە منتیقەکە مەدرسەی بیارە هەبووە زۆر گەورە بووە کە شێخانی نەخشبەندی یعنی جەدی دایکی من شێخ نەجمەدین و شێخ عەلاءالدین و شێخ ئەمانە لەوێ ئەو طبعاً مەدرسەیەکی گەورە هەبووە لە بیارە وەکو ئەزهەر بووە لە کوردستانە ئەو مەدرسە گەورە لەوێ هەبووە مەدرسەی پریس هەبووە لە هەڵەبجە هەبووە لە ئەبا عوبەیدە هەبووە لە نەرگسەجار و ئەحمەد بڕندە چەند مەدرسەیەکی گەورە لە منتیقەکە هەبووە. مەدرسەی پریسی یەکێک بۆ لەو مەدرسە گەورانە
طبعا بريس أو گوندێکی تاریخیە کۆنە مەدرسەکەیش تەلەبە لە کوردستانی ئێرانەوە و لە کوردستانی عێراقەوە ڕوویان لەوێ ناوە مەدرسەیەکی ڕسمیش بووە فەرمی بووە یعنی حکوومەتی عێراق اعترافی بەو مەدرسە کردووە مەدرسەی پریس کە مەدرسەیەکی ڕسمیە و شەهادەکەی معتەبەر بووە لە عێراق دوێ دەمەدا معتەبەر لەو دەمەیشا معتەبەر بووە بەێ گەک شێخ پەروەردەهیە شێخ یا یەکەم لەگەل بیارە و مەدرسا پریز بوو پاشێ شێخ ئیجازە دەماگۆ وەرگرت دژیاناوی دە بەسا مسرێت کە دەبێژە شویە ئەزهەرێ جوانیا و گەنجبوونا خۆدە ئەوە ئەلبەتە بۆ ئەزهەر ئەوە بۆ شێوە نییە بەڵام جەناوی شێخ کە طبعا لە حیاتی باپیرم جدم مامۆستا عەبدولعەزیز جەنابی باوکم شێخ عوسمان دوو ئوستازی هەبووە یەکێک عەموزادەی خۆی کە شێخ ساڵح عەبدولکەریمە یەکێکە لە عولەما گەورەکانی کوردستان و شێخ عەبدولعەزیزی باوکی ئەم دوو مامۆستای هەبووە پاشان ئیجازەی علمی لە خزمەت بابی وەرگرتووە پاشان لە مەدرسەی شێخ محەممەدی خاڵ کە مەدرسەیەکی ڕسمی بووە قازی سولەیمانی لەوە ئیجازەی حکومی و ڕسمەکەیشی لێ وەرگرتووە بە دەرەجەی ئیمتیاز یعنی بە دەرەجەی زۆر تەواو ئیتر بەم لەبەر ئەوەی لە عیلما زۆر بەقووەت بووە ئەلبەتە نەک هەر ئەم علومەی کە ئێستا هەیە مەسەرەن هەر جەنابی جەدی من لە ڕیاضیات لە بیرکاری زۆر عالم بووە لە فەلەکیات هەر هاکەزا و هەروەها جەنابی باوکیشم لە ڕیاضیات زۆر بەتوانا بووە زۆرێک لە عولەمای منطقە لەوێ دەرسیان خۆنووە یعنی لا لە خزمەت باپیرم یا لە خزمەت مامۆستا مەلا ساڵحی گەورە یا لە خزمەت جەنابی شێخ عوسمان ئەن لەمانە دەرسیان خۆنووە زۆرێک لە عولەمای منطقەکە پاش مەدرسەکە تەشریف بێنێ بۆ هەڵەبجە دوو مەدرسەی تر ڕسمی دروست دەکەن حکومی لە هەڵەبجە یەکێک مەدرسەی ئیبتیدایی ئیسلامی کە عەموزادەی جەنابی شێخ ساڵح عەبدولکەریمە هەم ئوستازی شێخە هەم عەموزادانە ئەو مەدرسەی ئیبتیدایی ئیسلامی دروست دەکات خۆشی ئەبێت بە مدیر پاشان عەمووی من شێخ عومەر ئەبێ بە مدیر پاش ئەو اینجا دوای ئەوە مەدرسەی مەعهەدی ئیسلامی دروست دەکەن بۆ سانەوی دەراساتی ئیسلامی لەم مەدرسەی ئیبتیدائیە و لەم مەعهەدی ئیسلامیە سەدان تەلەبە بە ڕەسمەن پێدەگەن هەم حوجرەیان هەبوو هەم ئەم دوو مەدرسەیشان هەبوو ئەمانە بیدایەتی دروستکردنی فکری ئیسلامی فکری سەحوەی ئیسلامیشە لە منتیقەکە طبعا ئێمە ئەگەر بینە سەر بەحسی جوانیبی سیاسی و دەعاویەکانی جەنابی شێخ ئەمن پرس بکرا ینی ئەول من خواست نەسەباوی و قسە کردخواوە گوت علم و تەقوا و عیبادەتیوی ئەز دخوازم هەنە کوم بەحس بکەم پاشێ هێلاوی داوی هەیە یا سیاسی هەیە یا نەڕیناوی و ئومەتواری هەیە یا هەم بۆی ئومەتێ هەم ژە و مەرحوم حەسەن ئەلبەنا فکر و ڕامانێوی باندۆر لەسەر ژیاناوی کردیە پاشێ ژیاناوی دە دامەزراندنا جەماعەت هەیە وانە هەموو ئەمە ئینشەڵا بشتاڵن بەس سوازم کورتایی و باسا علم و تەقوا و عیبادەتێوی بکەن لە مەسەلەی عیلما جەنابی شێخ عوسمان یەکێکە لە عالمە بەرزەکان کە هەموو یان تەلەبەی ئەو بوون تەلەبەکانی ئەو چوونەتە ئەزهار چوونەتە وڵاتانی تر شەهادەی گەورەیان هێناوەتەوە ئیسا دکتۆرای بەرزیان هەیە لە عیلما لە هەموو علومەکانە وەکو ئیمتیحانی داوە لە لای مەدرسەی خاڵ هەموو سەدی هێناوە یعنی دەرەجەی 100 ماشاء الله و بەڵێ مەشهورە کە دەرسی وتۆ سەیری کتێبی نەکردووە هەمووی حیفظ بووە چونکە سبحان الله ئەم هەر بە مناڵی بە ساڵحی هێناوێتی قورئانی لە قورئان ئەمەنە لەگەڵ قورئانە عەلاقەی هەبووە قورئانی لەبەر کردو بە ئەوە و دوور بووە لە حتا لە نەزەرکردن یعنی کەسێک بووە عابید و زاهید هەر لە منداڵی و بەم شێوە پێگەیشتووە
بۆیە خوای گەورە ئەو بەهرەی عیلمەیشی زۆر پێداوە لەگەڵ ئەوەیشا ئەلحەمدولله مەشهور بووە بۆی کەوا هەمیشە عیبادەتی وەها بووە کە ئیسیفادەی کردووە لە مەدرسەی ئەحیا علوم الدینی ئیمام محەممەدی غەزالی ڕەحمەت الله عەلەیه دائما تەلەبەکانی ئەحیا علوم الدینی پێ ئەوتن بە تایبەتی بەشی قسمی المهلكات ئەوانە بە تەلەبەکانی دائما تەوسیەی ئەکرد ئەی فەرموو ئەحیا علوم الدین لەبەر ئەوە دائما چاوکانیاوی بوو بەڵێ لەبەر ئەوە دائما سنەتی مراعاتە کرد لە هەموو شتێکە و دائما الحەمدولله ئەهلی شەونێژ بووە يعني دائما شەونێژی تەرک نەکردو حتا ئەو کاتێش کە وەفاتی کردو خدا قبول بکەین ئینشاءالله کەک شێخ عەبدوڕەحمان من دیسا ژیاناوی دەدیت دەبێژە في زلال القرآن تفسير مرحوم سيد قطب دبێژە شێخ وەرگەڕاندیە کوردی ڕاستە والله البته وەکو چاپ بووە يعني عرضەکەم ئێستا لە طبعا جنابی شێخ تألیفاتی زۆرە یەکێک لە تألیفاتەکانی تەفسیری قورئانی پیرۆزە بە کوردی لە 15 مجلد چاپکمان کرد یەکەم جار دوایی کرا بە 10 مجلد يعني تفسيري قرآني بيروز تفسيري قرآني بيروز كردية بله كردية سورانية كردية سورانية بله أواش قصي زورة كاتي خوي لقل شيخ محمدي خال رحمة الله عليه شيخ محمدي خال هيك العالم جوركاني عراق أو تفسيري دادنا دينار بولاي شيخ عثمان كبيبيني ملاحظاتي سيا كملاحظات كاني سير كرت زور معجب بو دوایی ئەوەش بوو بە هینێک حەزی کرد وتی حەزەکەم تۆش تەفسیرێک بنووسی و تەفسیرەکەی جەنابی شێخیش کە دەستی پێ کرد سجن کراین ئێمە عایلەی ئێمە هەموو سجن کراین لە ناسریە لە سەماوە طبعاەوە جاری دوو هەمە مەسلەی سجن و ئیلا جەنابی شێخ 2 جار سجن کرا جا ئێمە لە حیاتەکەی تێپەڕمان کرد چوین بۆ مەسلەی تەفسیر و ئیلا لایەنی سیاسەکەی طبعا جنابی شێخ متأثر بووە بە فکری ئیخوان المسلمین ئیمام شەهید حەسەن بەنە لە ئەخیری چلەکانەوە ئەمان معجب بووە ئەو کاتێکە لە پریز بووە کە ئەو فکرانەی بینیوە بە تایبەتی فکری ئەو کاتە ئیخوان بەدەستی عولەما بووە نەک بەدەستی نەخوێنەوە بەدەستی عولەما بوو مثلا شێخ ئەمجەدی زەهاوی ڕەحمەت الله عەلەیه کە کورد بوو گەورە عالمی عێراق بوو مفتی عێراق بوو مفتی عێراق کوردە شێخ ئەمجەدی زەهاوی یعنی کەسێک بوو مەلیک شەرمی لێ دەکرد عەبدولکەریم قاسم شەرمی لێ دەکرد تووڕە ئەبوو لیان ئەدەبیان لێ دەکرد ئەم عالمە گەورە لەگەڵ شێخ محەممەد مەحموود سەواف ڕەحمەت الله عەلەیه ئەم دوانە قیادەی ئیخوان المسلمینیانە کرد و مەجموعەی عالمی باشتریش هەبوو لەگەڵیانە وەکو ئوستاز نوعمانی سامرایی ئوستاز فولەیح سامرایی ئوستاز عابد تۆفیق الهاشمی زۆرێک لەو عالمە گەورانە طبعا ساڵی 1954 ئەمان کە لە بەغدا متابعە دەکەن ئەزانن لە هەڵەبجە و لەو منطقە نەهزەیەکی علمی و دینی و فکریەکی بەقووەت هەیە وەکو مەرجعیەتێک بۆ مسلمانان متابعی دەکەن خەڵک دەنێرن بۆ پریز بۆ هەڵەبجە يعني ئەو محمود سەواف باڵێ خەڵک دەنێرن سەرۆکی ئیخوان باڵێ دوایی ساڵی 1954 خۆیان دێن شێخ ئەمجەدی زەهاوی و شێخ محەممەد سەواف دێن بۆ زیارەتی عولەماکانی ئێمە عایلەی ئێمە لە هەڵەبجە ئەو کاتە ئەو سەردەما زمانەی مەلەکی دەبێت قایمقامی هەڵەبجە شێخ خالید نەقشەبەندیە خەڵکی بامەڕنی بوو کرمانجیە ئەوە قایمقامی هەڵەبجە دەبێت عایلەی نەقشبەندی و مسلمانە بێت حەزێکە ئەویش تەرتیباتی سەفەرە دەکەن
لەو سەفەرە بدایەتی یەکەمین دروستبوونی فکرەی ئەوەی کەوا ئیخوان المسلمین بهێنن بۆ ناوچەکە لێوە لە ساڵی 1954 دروست دەبێت. پاشی قەدەخەژی دەبێ ئەو حکوومەت عەبدولکەریم قاسم پاسی لە ئەلبەتە لە حکوومەتی عەبدولکەریم قاسمە یەک دوو جار مشکلات ڕوو ئەدا. ساڵی 59 ساڵی 1959 شیوعیەکان دێنە ناو سەورەی عەبدولکەریم قاسم مدەتێک بۆ مدەتێک دەبێتە مەشاکیل لە جنوب و لە شیمالی عێراق یعنی لە منتیقەی کوردستان و لە منتیقەی شیمال و موسڵ و ئەمانە لە کەرکووک و ئەمانە ناخۆشی و شەڕ و خوێنڕشتێکی زۆر و ئەدات زۆرێک لە عولەما و کەسایەتەکان زیندانی ئەکرێن لەوانە جەنابی شێخ ساڵح عەبدولکەریم و جەنابی شێخ عوسمان و شێخ عومەری برار و ئەم مەجموعە عالمانە و دوانیش لە ڕئیس عەشیرەتەکانی منتیقەی هەڵەبجە دەبن بۆ محکەمەی عەسکەری لە بەغداد حکمیان دەدەن سجنیان دەکەن بۆ ناسریە لە جنوبی عێراق مدەتی چەند مانگێک لەوێ دەمێن نەفی سجن و دوایی نەفی کران بۆ ناسری. بەڵام ئەو نەفیە بوو بە خێر هەم کەسایەتەکان معروف بوو لە حتا لە ناو شیعەکانی جنوب ئەوانە زیاتر ناسرێنران کە ئەمانە چی شخصیەتێکن و هەم لە ناو مەرکەز قیمەتیان زیاتر بوو. دواییە بەو نەسرەت و سەرکەوتنەوە گەڕانەوە بۆ منتیقەکە تا ساڵی 1960 یەکەمین کۆنفرانسی دروستبوونی حزبی ئیسلامی عێراقی یعنی ئیخوان بە ناوی حزبی ئیسلامی عێراقی دروست بوو. عولەمای کوردستان داوەت بوون جەنابی شێخ کەلیمە وتاری کوردستانی لەو مؤتەمەراتە ئێدا کرد حتا لە یەکەم جار زۆر ویستیان بڵێن کەلیمەی شیمال جەنابی شێخ فەرمینە ئللا ئەبێ بڵێن کەلیمەی کوردستان. دواییە بە ڕەسمە نووسیان صوت کوردستان یودەوی فی المؤتەمەر. جەنابی شێخ عوسمان عەبدولعەزیز کەلیمەی کوردستانی لە یەکەمین مؤتەمەری دروستبوونی حزبی ئیسلامی عێراقی خوێندەوە. کەک شێخ عەبدوڕحمان دوێ مؤتەمەرە یەکەمیندا جەنابی شێخ بوو وەکیلێ محمود سەواف محمود سەواف سەرۆک بوو یعنی نال وەکیلی بەغدا نا بەڵام ئەمان وەکو سەرپەرشتیاری منتیقەی کوردستان بوو مەسئولە منتیقەی کوردستان مەسئولی منتیقەی کوردستان. پاشێش خوا دە و دەربە ئەسکەریدا محمود سەواف تەرک دکە عێراقی بەڵێ ئەو تورکیا مدەتێک و دوایی چوو بۆ عەرەبستانی سعودی لە جیدەما بوو بە مستەشاری مەلیک فەیسەڵ ڕەحمەت الله عەلەی مستەشاری مەلیک فەیسەڵ بوو مدەتێکی زۆر. شێخ شخوا دامەزرانی بزوتنەوە ئیسلامیە کەنگی دامەزران بزوتناوە بزوتنەوە پێشی ئەوەی بەحسی ئەوە بکەین مدەتێکی زۆر ئەم کاری ئیسلامیە بە ناوی ئیخوان لە کوردستانە بەردەوام هەبوو هەتا ساڵی طبعاً ساڵی هەفتا جەنابی شێخ سەردانی مەرحوم مەلا مستەفای بارزانی سەرۆکی شۆڕشی گەلی کوردستانی کرد. عەلاقەی ئەوان پێشتر ساڵی 1959 لەگەڵ شێخ ساڵح عەبدولکەریم و شێخ عوسمان سەردانی بەغدا دەکەن وەختێک مەرحومی مەلا مستەفا بارزانی لە رووسیا دەگەڕێتەوە لە بەغدا دەبێت لەوێ یەکتری دەبینن لەوێ عەلاقە بەهێز دەبێت بۆ ئەوەی کاری لە مەولا لە مەسەلەی عولەمایی کار بکرێت. ساڵی 1970 طبعاً ئەو کاتە جەنابی شێخ سەرپەرشتیاری کاری ئیخوان بووە لە کوردستانە. لەو کاتە سەردانی مەلا مستەفا بارزانی دەکات بە ڕەحمەت بێت پرۆژەی ئیتیحادی عولەمایی بۆ دەبات یەکێتی زانایان. مەلا مستەفا زۆر زۆر پێخۆشحاڵە بێ بۆ ئەو فکرە و حتا ئەلانی دەکات کە من ئەوەم لە عولەما دەخوازێ کە عولەما ئاوا دەور ببینن و فعلا ئیتیحادی عولەما دروست بوو ساڵی هەفتا لەو فکرەکە دوای ئەوە دروست بوو. مەلا مستەفا بە تەواوی قودرەت پشتیوانی کرد لە دروستبوونی ئیتیحادی عولەمای کوردستان و ئیتیحادی عولەماش بەڕاستی دەورێکی مهمی بینی
لەوەی کەوا شۆڕشی کوردستان بوو بە شۆڕشێکی جەماوەریتر مەلاکان هەموو عولەما شێخ مزگەوتەکان هەموو پاڵپشتی شۆڕش بوون و شۆڕشیش بەڕاستی لەو کاتە زۆر پشتیوانی کاری ئیسلامی مەلاکان مەداریسی ئیسلامی مزگەوتەکان تەکیە و خانەخاکان بە شێوەیەکی عام خزمەتی دەکرد هەتا ساڵی 1974 کە شەڕ دروست بوو 1974 لەگەڵ بینی حکوومەتی عێراق و لەگەڵ شۆڕشی کورد لەو کاتە هەموو عولەمای کوردستان چوونە منتیقەی ئازادکراو چوون بە پاڵپشتی شۆڕش و حتا معاهیدیان ئێستا جەنابی شێخ کە هەم عضوی قیادەی ئیتیحادی عولەما بوو و ڕئیسی لیوای عولەمای لیوای سلێمانی بوو جەنابی شێخ عوسمان معهدی ئیسلامیشمان بردە ئەوێ بیارە و باخەکۆن ئێمە لەوێ نیشتەجێ بووین لە بیارە لەو کاتە ئەو منتیقەی ئازاد بوو بەدەست پێشمەرگە بوو ئەو منتیقانە پاش ئەوەی هەڵەبجە و قەڵادەزا حکوومەتی عێراق قەسفی کرد ئێمە چوین بۆ منتیقەی بیارە و هەورامان لەوێ مقڕی ئیتیحادی عولەمای کوردستان لیوای سلێمانی لەوێ بوو جەنابی شێخیش لەوێ بوو ساڵی 1974 جەنابی بارزانی بروسکەیەکی کرد بۆ قیادەی شۆڕش لە منتیقەی هەورامان کە ئەو وەختە عەبدولوهاب تروشی بوو کە جەنابی شێخ سەردانی مقڕی سەرکردایەتی شۆڕش بکات کە سەردانی کرد داوای لە جەنابی شێخ کرد کە جەنابت ناسراویت لە ناو عالەمی ئیسلامی پێمان خۆشە سەردانی مەلیک فەیسەڵ بکەیت شاهی سعودیە بۆ ئەوەی قەزیەی کوردی زیاتر بەرەو پێش بچێت یەک و دووهەمینیشی هەوڵ بدەن فشار بخەنە سەر حکوومەتی عێراق بۆ ئەوەی عێراق اعتراف بکە بە حەقی کورد و مەسەلەکە بە ئاشتی چارەسەر بکرێت ساڵی 74 جەنابی شێخ عوسمان بەسەر وەفدێکی مەلایی عولەما لە ئێرانەوە بۆ حەجی 1974 تەشریفی برد بۆ عەرەبستانی سعودیە ئەو کاتە جەنابی شێخ سەواف کە وەکو برای ئەوی بوو مستەشاری مەلیک بوو مستەشاری مەلیک فەیسەڵ بوو یەکسەر مەلیک فەیسەڵیان بینی مەلیک فەیسەڵ زۆر کە شەرحی مەسەلەی کورد و قەزیەی کورد و طبعاً عەرەبستانی سعودیە ئەو کاتەش و ئێستەش بۆ کورد یعنی خۆشەویستیەکیان هەیە بۆ کوردیان خۆشەوێ بەعام بە تایبەتی ئەو قیادەی مەلیکی و ئەمانە کوردیان خۆش ویستووە فعلا جوابێکی زۆر جوانی قیادەی کوردستانی کە سەرۆکی شۆڕشی کورد مەرحومی مەلا مستەفای بارزانی بوو جوابێکی زۆر جوانی مەلیک فەیسەڵ بۆ ناردەوە و ئیعلانی هاریکاریشی کرد بۆ ئەو و لە هەمان کاتیشا وەزیری خارجەکەی نار بۆ میسریش وەزیری خارجەی نار بۆ عێراق قایل بوو کە لەگەڵ کورد ئیتیفاقی ئازار 11 ئازار ئەکتیڤ بکەنەوە چالاک بکەنەوە و ئاعتراف بکەن بەڵام شا زووتر قەزیەکەی خواستەوە و مۆزوعەکەی گۆڕی بە قازانجی خۆیان مەبەستم ئەوەیە عولەمای کوردستان لە هەموو نوقتەیەکە هاریکاری میلەتی خۆیان بوون بە تایبەتی لە مەسەلەی شۆڕشە کە بە حەقیقەت دەورێکی گرنگیان بینی و حتا مەرحومی مەلا مستەفای بەرزانی لەگەڵ گەڕانەوەی وەفدەکە زۆر بە خۆشحاڵی وتی تا ئێستا هیچ وەفدێکی کوردستانی بە قەدەر ئێوە سەرکەوتوو نەبوون بۆ مەسەلەی کورد یعنی کەک شێخ ئەوژی بەرسڤەکە زۆر گەورەیە بۆی ئەو ئەلمانیێ دەڵێن عالما تو تشتێک ملەتی کوردە نەکرێ ئەف بەرسڤەکە جوان ئەمە یەکێکە لە نیشانەکان ئەلبەتە ئەوەش غەڵەتێکی گەورەیە چونکە هەرچی قیادەی سەورەی کوردیە شۆڕشی کوردەکانە هەمووی یا مەلا بوو عالم بوون یا شێخ بوون هەمووی ئەو بووە ئەوە لە سوور ئەوە لە تورکیا شێخ سەعیدی پیرانە شێخ سەعیدی نەورەسیە لە ئێرانە لە ئێرانە قازی محەممەدە ئەو عالمە گەورانەیە لە کوردستان عایلەی بارزانە یعنی ئەمانە هەمووی مەلا و شێخ بوون بۆ کە قەزیەی کوردیان بردووە بڕێەوە ئەوە غەڵەتێکی گەورەیە
ئەسڵەن بناغە داڕێژەری هەموو مقاومەتێکی کوردی هەمیشە عالمی کورد بوون، هەمیشە عالمەکان بوون لە پێشەوە. یعنی ئەو قەزەی کوردیژی دگوتن بەرە کوردژی مافێژ عەرەب و تورک و فارسار هەبە بەرە جوان ڕەجی هەبە شتێکی زیاتر نەترسن. ئێمە نەزەریەی ئیسلامی عولەمەکانی ئێمە بۆ مەسەلەی قەومیەت ئەوەیە ئەگەر قەرار بێت دینێکی دینە ئەساسەکە حکم بکات عەدالەتی ئیسلامی بێت هەموو فەرق نەبێت لە بینی هەموو میلەتەکان ئێمەش ئەو کاتە مشکلەمان نییە. نمونەیشمان زۆرە، مەسەلەن سەلاح الدین ڕەحمەتی خوای لێبێت ئەو قائیدە گەورە طبعاً لە ناو کوردستانە قەیناکە کورد بووە، بەڵام چووە لە ناو میسرە بووە بە سەرۆکی هەموو عالەمی ئیسلامی. ئەمە مەسەلە دینە. حتا لە مەسەلەی خلافەتی عوسمانیە، یعنی ئەمە تاریخ سیر بکە کوردی ئێمە بەعام ئەوەی کە لە ژێر دەسەڵاتی عوسمانیا بووە. ئەمە نقطەیەکی زۆر مهمە. کورد لەو زەمانە لە ئەو پەڕی خۆشییا بووە. بۆچی؟ چونکە بەڕاستی ئێستا تاریخ نووسەکانی ئێمە دەنووسن. ئەمین زەکی بەک کە تاریخ نووسێکە ئەڵێ کەس فەرقی نەکردووە لە زمانەی سوڵتان عەبدولحەمیدا کە بزانێت کوردە یا غەیری کوردە. ئەمە نقطەیەکی زۆر مهمە. اینجا لەوە بەدەر عولەماکانی کوردی ئێمە لە حتا لە هەڵەبجە، لە سلێمانی، لە دیوان العالی ئەستانی ئەستەمبوڵا مەسئول بوون. کورد ویلایەتی هەبووە، ئیمارەتی هەبووە، بەڵام بەعکس و سەیری بکە مەسەرەن لە زمانەی سەفەویە یەک کورد نییە لە دەسەڵاتی سەفەویە وجودی هەبوو بێت. ئەتۆ مقارنەیەکی ئەمە بکە، یعنی ئەمە گرنگە بۆ ئێمە لە زمانی عوسمانیە بە حەقیقەت ئەگەر بە ئینساف سەیری تاریخەکە بکەیت بە ئینسافەن کورد بەشدار بووە لەو دەسەڵاتە. قەیناکە دەسەڵاتەکە بەدەستی تورکەوە بووە، بەڵام بە حەقیقەت کورد ئازادیەکی باشی هەبووە، حڕێتێکی باشی هەبووە. کەی لێی تێکچوو کاتێک کە سوڵتانی عوسمانی نەما ئەم نظامەی تر هاتە، ئەتاتورک هاتە سەر حکم، لە وەختان نەدین بۆ ئەو خەڵکەمان نەکوردایەتی ما بۆ ئەو خەڵکە. یعنی تشتێ مە و تورک و عەرەب و فارس هاتینە گەل هەف دینە گدەڤش دین بەردن تشتێکی مەبهەڤە گرێدە تون هەیە. فعلا ئێستا حتا نەک مەسەلەی دینیش، ئێستا لە وڵاتێکی مەسەرن لەو وڵاتانەی کە پێشڕەفتێکی تیا هەیە، عەدالەتێکی تیا هەیە، ئێستا لە سویسرا قەومیەتی زۆری تایە، ئەڵمانیا قەومیەتی زۆری تایە. خۆ نابێ هەموو قەومێ بڵێ وەڵام منیش هەموو تمیش هەوە. نظامێکە وڵاتە با بڕێوە لە نظامی عەدالەتی ئیسلامی ئەسەحیشا بە تایبەتی لە خەلافەی ڕاشیدا هەموو میلەتەکان نوێنەریان تیا هەبووە. حتا کوردیش جاوانی کوردی نوێنەری کوردەکان بووە لە عەسری نبووەتە و لە خەلافەی ئیسلامیە. اینجا بە نەسی حەدیث کە ئەفەرمێن فەرق نییە لە بینی عەرەبیەکە و عەجەمیەکە ئیلا بالتەقوە. ئەمە نظامی عەدالەتی ئیسلامیە. هەر کاتێک کە ئەو عەدالەتە من شک ببەم، منی کورد و ئەوی تورک و ئەوی ئینگلیز و ئەوی بەلوج و هەمووی یەکێکە، چونکە لە ئەسڵی بە فکری ئیسلامی هەموو بەشەریەت لە ئەسڵا یەک عائیلەیە، یەک عائیلەیە، بەس گەورە بووە. یەک عائیلەیە لە ئادەم و حەوا دروست بووە، انحداری کردووە، گەورە بووە، کەواتە ئەبێ نظامێکی عەدالەت بیان خاتەوە یەک ئەم عائیلە گەورە بکاتەوە بە یەک عائیلە. هەر کاتێک کە ئەو بەحسی بڵێ من تورکایەتێکم و من بڵێم کوردایەتێکم و ئەو بڵێ نازان بەلوچیتێکم ئەو بڵێ عەرەبیەتێکم، عەرەب هەتا ئیسلامیان هەبوو بوون بە خاوەنی هەموو عالەم. کە ئیسلامەکەیان بەردا ئێستا بووە ئەو هەموو دەوڵەتە گیریان خواردەوە بەدەست ئیسرائیلێکی بچکۆلانەوە. ئیسرائیلێکی بچووک گاڵتەیان پێەکە، یەک ئیسرائیلی بچووک کە لەو هەموو وەکو ئەڵێ لە شوزاد الئافاق کۆ بوونەوە لەوێ ئەو هینیان پێداون و پێیان بڕیون. ئێستا ئەوە گاڵتە بە هەموو عەرەبەکە لەبەر چی؟ لەبەرەوەی ئەسڵی عزەتی ئەم عەرەبە بە ئیسلامەوە بووە.
كإسلامكيان لا داوى عزتكيان لا دزرتو. بله كاك شيخ مرحوم شيخ عثمان بزود نوا إسلامي كنجي دامزرا نوا كردستاني ده شو مركز حلب شيء. بله طبعا جنابي الشيخ فكري هميشه فكري كي عام بوا، يعني أويك إيسا هي أما خطيك أما السلفية وأما الصوفية وأما إخوانا وأما حزبكي بتسكو أمانا فكري شيخ فكري كي نهضي بوا يعني بعام، يعني جي هر كسي جي همويتي أبوه توا أميك دو هميني بو ملتكي خوي شي بسود بو أوي كردوا لهمو منطقة لهمو جاء أميش أو بو إيمدر أخات أوي كلا سركاري إسلامية أبي عالم بيت نك مثقف بيت نك روشن بيري إسلامي أبي عالم بيت كاري إسلامي أجر عالم نيبا بري وغلط رؤدات وكو أمهم غلطي يسر رؤدا هر كسي يبو ببارشيكو هر كسي يبو بجماعاتكو أمانة شيخ كزاني لمسألة شورشي كردا PBC هي باتحاد علماء أو إقدامي كر هنيك لبراني إخواننا رازيبون دعي كالزور هاد بو ملتكي. طبعا لو كاتيشا چنجارك إخوان لحكمة العراق كهاتس الحكم زور شديد بو همو تنظيم مكانيا وستان بس شيخ فرمي من تنظيم ناوس يعني چونك منطقية ما منطقية كي عشائر ماني وخلق مان لقلا منطقة تنظيم مكاني نوسان إنجا صالي 1987 كزخت زوربو لسر ملتي إما حتى هاتن لنا وشاري هلبجا لنتيجة أوي كوا هندي جنجي خوين قرم رابريني كان دروس كرد حكومة هات شاركي روخان بيشتر 5-6 جندي هموي الروخان دبو يعني هلوة الشيعة ونوجه هلوة شاندن بله هموي جندكان هموي الروخان لم كاتا يعني أجر معقولني مسلمان عالمك إسلامي أجر إعلاني جهاد نكات أي إتر أم جهاد بو كي هي قرآن فرمي وما لكم لا تقاتلون في سبيل الله والمستضعفين يعني في سبيل الله والمستضعفين حتى أجر مسلمان اجنبت أبيته دفاعي لي بكي يعني ليرا جناب الشيخ لقل مجموعة خلقي زور يعني طبعا كاكي لقل مهندس الشيخ عمر جناب الشيخ علي الشيخ صديق زوتر هجرتي كربو وعلمائك زوري منطقة الشيخ أحمد كاكا محمود طبعا مهندس الشيخ محمد برزنجي وأنا زوتر هجرتي عن كربو بلام لقل علماء كاني منطقة 11,000 كس هجرتي عن كرد طبعا إيما هيج حدود إكمانية إلا إيران نبي يعني هلبجا أم لا حكومة العراق أو لا إيران هجمة سنورة يتر هجمة شوينة هي كمان نية ناتشار هجرتي عن كربرو كردستاني إيران لبي طبعا إيران نيزاني حتى تشونا نوخاكي إيران كتشونا إيران قيادة إيراني بحقيقة استقبالي كي شاكي ليكردن إنجا جناب الشيخ لبي إعلاني طبعا لقل مهاجريني بيشو ما مساياني بيشو كجمجوليكي شهبو ولقل أماني ترى إعلاني حركتي إسلامي بناوي بزتنوي إسلامي كردستاني عراق كراو جناب الشيخ وكو رابري قشتي هل بجرا باش أوا هندك براي بناوي إخوان كبيشتر عسكري فرار بون سربازي فرار بون شو بون إيران بۆ خۆیان شتێکیان دروست کرد بوو چوون لە خاریجەوە و لە ئیخوانی عەرەبی و کاغەزێکیان بۆ جەنابی شێخ هێنا کە جەنابەت ئەم کارە مەکە ئەمە بیدە بە شێخ عەلی برات تۆ هەر کارەکەی خۆت بکە باوکشم جەنابی شێخ لە هەر لەگەڵ فکری جیهادا نین ئەوانە یعنی بە حەیاتیانە ئەو قیادە من ناڵێم ئەسڵی فکرەی ئیخوان فکرەیەکی زۆر پاکە إمامي شهيد حسن بنا خوي جهادي كردوه لفلسطين أي سيد قطب خوي أوانا براسي مجاهد بون بلام أوي باشي أوان فكري جهاد نية لم يشكيانا
هەر بۆیە لە هەموو منطقەکانە فاشیل بوون تۆ بڕۆ لە چ جێگەیەکە یعنی هیچ نامەیەکیان نووسی بۆ جەنابی شێخ کە تۆ ئەمە واز لێبێنە جەنابی شەخش فەرمی وەڵڵاهی من اعتیبارم نییە بەو نامە من ئەمری خواست تەسبیحەکەم و ئەم میلەتەی من کە ئێستا لەم حاڵەتایە ئەگەر من ئێستا جیهاد نەکەم و یارمەتی نەدەم چۆن ڕۆم بێسبینێ شەرت و مەرج حوجەی وێ هەیە تەواو یعنی دروست نییە تۆ ئیتر دروست نییە نەیتە جواب اینجا ئەگەر ئەوەش نەبوایە ئێستا ئەم حیزبە ئیسلامیانە بە چ عیلەتێک بە چ بەهانەیەک تۆ وجودت هەبێت کە تۆ لە جیهادا نەبیت چۆ حیزبی کوردیش نایاڵن تۆ ببیت حەقیشیان نایاڵە بەڵام بزوتنەوەی ئیسلامی لە کوردستانی عێراق لە کاتی ڕوبڕوونەوە دروست بوو شەهیدیدا لەم هەموو مناسبەتەکانە هەبوو بە تایبەتی لە دیفاعکردن لەسەر قەزیەی کورد لەسەر قەزیەی هەڵەبجە لەسەر ئەو هەموو قەزیە گەورانە دەنگێکی گەورەی دروست کرد وەفعلەن لە ڕاپەڕینی کوردستانیشا دەورێکی گرنگمان هەبوو ئێمە بە ڤیددیو هەمانە چۆن مەعسکرات دەگرین ئەو هەموو غەنیمەتە من خۆم لەگەڵ مجاهیدەکانی بزوتنەوە چوومە کەرکووک چەند ڕۆژ سیلاح و عیتادمان بار کردووە ئەڵبەتە من نابڵێم بارم کردو بەس پێشمەرگەکان باریان کردووە ئەو هەموو بوو بە هاوەنی ئەو بوون بە خاوەنی ئەو هەموو قودرەتە بزوتنەوەی ئیسلامی ئەگەر ئەو قودرەتەی نەبوایە نەی ئەتوانی بچێتە ناو ئینتیخابات یەکەمین ئینتیخاباتی کوردستان پاشان نەی ئەتوانی وجودی ببێ پاشان ئەگەر بزوتنەوە نەچوایەتە ئینتیخابات برایانی ئیخوان نیان ئەتوانی بچنە ناو ئینتیخابات بە ناوی لیستی ئیسلامی ئەگەر بزوتنەوە وجودی نەبوایە ئەوان بە چ بەهانەیەک ئەتوانن بێن بچنە تۆ لە حاڵەتێکە کە من میلەتەکە پێویستی بوو بە ئەوان وجودیان نەبوو اینجا لە هەڵەبجا وەکو ئیخوانی مسلمینی عالەمی یەک بروسکیان نەدا بۆ مەسەلەی هەڵەبجا نەکرد بە خەموشی خەتای ئەو مەجموعە برادرانەی ناو خۆمانە کە لێرە بە ناوی ئیخوان و ئیشان دەکرد راپۆرتی خراپیان دەنووسی بۆ ئیخوانی عالەمی کە ئەمە وایە بەغەڵەت یعنی بە حەقیقەتەنەوە غەڵەت بوو بەڵام ئێستا ڕەنگە بزانن کە ئەوە غەڵەتیان کردووە ینی کەکشی عەبدوڕحمان شەرت و مەرج جارنامەرە حەوجەت کە مەرە ڕاهێژێکێ مەسەلە فلیستینژی خوان بوون بەردەوان مای خوانەوە وەکی جەنابێ شێخ وانژی ڕاشتێ ئەگەر حەماس جیهادی نەبووایە قیمەتی نەئەبوو ئێستا چونکە جیهادیە ئێستا ئیسرائیل ناوێرێ بچێتە غەزە بگرێت چەند جار لوتی شکاندرا ئەم دینی خوا بەم چەکە هاتووە یەک سەحابە دیوە چەکی پێ نەبێ یەک سەحابە و نمونەژی پێغەمبەر بەڵام لەگەڵ جیهادەکە لەگەڵ چەکەکە بەڕاستی ئەبێ عەقیدەیەکی پاک هەبێ تربیەتێکی پاک هەبێ نەک وەکو ئێستا ئەم تیرۆریستێک بە ناوی داعش بێت وڵاتی مسلمان کاول ئەکات بە ناوی دین هەموویشی خەتای ئەوەیە کە مسلمان وجودی نییە ئەگەر مسلمانی بەچە ئەیسەر لە زمانەی شێخ و حرەکەی ئیسلامیە ئەگەر ئەوان بزانە یەک کەس دەیتوانی بە ناوی داعش وجودی هەبێ یا قاعیدە وجودی هەبێ نەیەتوانی مەجالی نەئەدا بۆ چونکە جەماعەتێکی ئەسیل هەیە ئێسش ئەو جەماعەتە مسلمانانە گوناهبارن تاوانبارن حیمایەکانی خۆیان مسلحە بەڵام ئەفرادەکانیان سیلاحیان چە کردووە یان هەیەە هەر باوەڕی بە سیلاح نییە ئیخوانەکە باوەڕی هەر نەبوو بەس دەی عیب نییە چەک بگوێ بە حیمایەکانیان تۆ باوەڕت بە چەک نییە زۆر عیبە چەک لە شانی حیمایەکانی هابێت ئێستا تورکیا ئەگەر قودرەتی نەبوایە کێ حسابی بۆ ئەکرد تورکیا ئەگەر قودرەتی نەبوایە ئەو موامەرە گەورە لە لیبیا سەری ئەگرت ئەگەر قودرەتی نەبوایە ئازەربەیجان ئەو ئەرمەنیە پیسانەی کە وەختی خۆی میلەتی کوردی ئەمەیشان شەهید کردووە لەوێ زوڵمیان ئەکردەوە بەڵام ئێستا بەو قودرەتە وای کردووە نظامێکی شیعی شیوعی وەکو ئازەربەیجان ئێستا مسلمان بانی مسلمانانەی تێ ئادرێت ئەمە قووەت ئەیکا ئەگەر ئیسرائیل قووەتی نەبێ کێ حسابی بۆ ئەکات کەس ئەم منطقی قووەتە بەڵام لەگەڵ قووەتە ئەبێ عەدالەتی هەبێ
أبي أخلاقي تيا هبي أبي ديني فكري أبي مسلمانة أبي إيمانك باشي هبي أبي تربيتك باشي هبي أبي أخلاقك باشي هبي وكو أو صحابيانا يعني تعدانك ظلمنك چونکە ئەوەی کە مسلمانە چەکی بەدەسە نابێ بچێ کافر بکوژێ لەبەرەوە کافرە قەت مسلمان لەبەر کافر لەبەر ظلم أذن للذين يقاتلون بأنهم ظلموا وإن الله على نصرهم لقدير ليك آية قرآن نية بفرمي برون إيوة شر أو كافران بكن نا بلام گەر شێخ دوێ سەردەمێدا یعنی یا گۆ ڕاپەرین دەست پێ کرد و شۆرەش دەست پێ کرد جەنابی شێخ خۆشی ناوا شۆرەشێ دەلچیە بوو ڕاستە بەێ ینی ڕوونەنیش نەگۆ نا جەنابی شێخ لە ڕاپەڕینە جەنابی شێخ و هەموو عولەما گەورەکانی کوردستان هاتنەوە ناو کوردستان چوونە ناو طبعاً پێشی ئەوە مەجموعەیەکی عولەمای گەورەمان شەهید بوو وەکو مامۆستا عەلی بیارە لە قەزەی پێشی قەزەی هەڵەبجە شەهید بوو بە حکوومەتی عێراق شەهیدی کرد بە تۆپ و مەجموعەی عولەمای ترمان مامۆستا عەبدولەتیفی واژەیی مامۆستا لەتیفێکی تر مەجموعەی عولەمای گەورە شەهید بوون بەڵام ئەوانەیش کە هاتنەوە کوردستان بەڕاستی دەوری گرنگ بینرا و دواییشە لە یەکەمین هەڵبژاردننی کوردستانە بزوتنەوەی ئیسلامی باوەشی کردەوە بۆ ئەو بەرانەی تریش فەرمی وەرن ئێوەش خەیناکە بە ناوی قائیمەی ئیسلامی بەشدار بووین هەرچەند لە ئێمە زۆڵم کرا بەڵام هەر وجودێک هەبوو هەتا جەنابی شێخ یەکێک بوو لە پاڵێوراوەکان بۆ سەرۆکی ڕزگاری خوازی کوردستان 4 کەسە بوون کاک مەسعود بارزانی مام جەلال تاڵەبانی شێخ عوسمان دکتۆر محمود عوسمان ئەم 4 کاندید بوون ئەلبەتە ڕێیەکانی ئێمە طبعاً کەمتر بوو هەرچەند ڕێی جەنابی شێخ لە ڕێی قایمەی ئیسلامی زیاتر بوو ئێمە تەزویراتێکی زۆر کرا لە ئیسلامیەکان و پارتیە سێیەمین ئێمە پارتی بەڵێ سێمی دوێ هەڵبژارد بەڵام لەگەڵ ئەوەی شاکە نەچووە پەرلەمان حکوومەتی هەرێم حەزی کرد کە بەشدار بێ وەفدی نار بۆ سەرکردایەتی بەلای جەنابی شێخ کە ئێوە وەزارەتی عادل وەربگرن جەنابی شێخیش پێی باش بوو بازێک لەو برادرانەی خۆمان پێیان باش نەبوو دوایی ئەو شەڕە نەخوازراوانەی شەڕی ناوخۆ مەعەل ئەسەف ڕوویدا و بەڵام پاش ئەوەکان نەما هەر بزوتنەوەی ئیسلامی چووە ناو حکوومەتی هەرێمی کوردستان بە 2 وەزارەت بەشداری تیا کرد الحەمدوللا و دووە پاشانیش بە ئەندام پەرلەمان وجودی هەبوو بەبەستمەوەیە ئیسلامیەکان تێکەڵاوی ژیانی میلەتی خۆیان بوون هەرگیز نەوەسانەوە دژی میلەتی خۆیان الحەمدوللا لەگەڵ میلەتی خۆیان هەبوو گەک شێخ شخوا دەمامە هەندێک مایە ئەس توازم پرسەک دوو پرسێ من مایە ئەس بخەدینم مەرکەزا جەماعەت هەلەبچە بوو بۆی وەڕێسەدام کیمیابارانە هەلەبچە ئێریشی هەلەبچە کرد مرکزە جەماعەت بوو خۆی لە ڕاستیە هەڵەبجە مرکزی سەحوەی ئیسلامی بێداری ئیسلامی بوو لێدانی هەڵەبجە هەموو بەشدار بوون تایە هەم دەوڵەتەکانی چواردەوروبەر هەم دەرەوە و ناوە هەمووی بەشدار بوو تایە هەمویان دەستی تاوانیان تیا هەبوو و ئەمە نقطەیەک بوو نقطەیەکی تریش ویستیان هەڵەبجە ببێ بە زەحیەیەک بۆی شەڕی عێراق و ئێران تەواو ببێت و هەڵەبجە ئەو زەحیە بوو بەڵام الحەمدوللا ئێمە پاش زەحیەکە دەوری باشمان بینی بە تایبەتی جەنابی شێخ نامەی نووسی بۆ هەموو عالەم یەکێ لەو نامانە جەناب نووسی بۆ سازەربەکان ڕەحمەتی خوای لێبێەوە بۆ مجلەی وەحدەی ئیسلامی و عومەر فاروق خۆوانە ئەوانیش دەوری چاکیانە بوو نامەی نووسی بۆ هەموو عالەمی ئیسلامی بۆ ئومەمی متحیدە بۆ عالەمی بۆ خەلیج بۆ هەموو لایەک و فعلەن دەورێکی باشی هەبوو مەکتەبی ئێمە لە پاکستان بوو مەکتەبی حەرەکەی ئیسلامی مجلەی نەفیریش هەبوو ئەوانە بەڕاستی دەورێکی کاریگەریان بینی و پێشمەرگەکانیش الحەمدوللا پێشمەرگێت لە هەموو لایەک دەوری هەبوو بە تایبەتی لە ڕاپەڕینە دەورێکی بە قووەتیان هەبوو ئیدارە هەلەبچەشی ینی دەمەکەت مدەتێک باڵێ مدەتێک دوایە کە بوو بە شەڕی ناوخۆ جیانیێڵا ناچار ئیدارەکە ئێمە گرتمانە دەست الحەمدوللا لەو ماوە هەر
هاریکاری نەکرا بەڵام ئەمن و ئەمان و خۆشی و ئاسایشێکی خۆشی هەبوو. مەرحومی کاک جەمیل عەبدوڕەحمان کە سکرتێری جەنابی شێخ بوو بە قایمقام و زاوای ئێمە عەمید نەجمەدین بوو بە مدیری شورتە و یەکی کەمان مامەسا حەسەن ڕەشید بوو مدیری بەلەدیە و الحەمدوللا ئیدارەیەکی ڕێکوپێک و هەمووی لێ ڕازی بوون لە ئەمن و ئەمان و لە زوڵم نەبوو تعدا نەبوو خۆشی بوو بەڵام هاریکاری من نەبوو یعنی وەلەو کچک بووشی ئیدارەکی ئیسلامی ئاواکە الحەمدوللا دەمەکەشی ئیدارە کرد الحەمدوللا ئەلبەتە دوای ڕاپەڕینیش دەستگای کارگوزاری و فریاکەوتنی ئیسلامی کوردستان غاسەی ئیسلامی کوردستان الحەمدوللا ئێمە هاتینە ناو کوردستان بە مەلاین دۆلار لە خارجەوە پارەمان هێنا ناو کوردستان 5,000 یەتیممان هەبوو کە یارمەتیمان ئەدان و ئەو هەموو دروستکردنی مزگەوت و مەدرسە و اینجا غاسەی ئیسلامی عالەمیش ئێمە هێنامان داوەتمان کرد و دوایەدامان بە مەجموعەیە برادەرانی تر ئەوان بردیان بڕێوە و زۆرێک لە مؤسساتی خەیری لە خەلیجەوە ئێمە بانگمان کردن بێنە کوردستان و الحەمدوللا دەوری باشیان بینی یعنی بدایەتێکی باش بوو ئەگەرچی مەعەلەسەف نیهایەتەکەی بەو شێوە هات بەڵام ئیشی باش کرا الحەمدوللا. کەک شێخ پرسا منی داویە دەمامەقە دیایە چونکی بڕاستی سۆحبەتەوە گەلک خۆشە عەلاقەی جەنابێ شێخ وش دەربە دەولەتێش دەربە ئیسلامی پارتی ئیسلامی کەسایەتێ لە پێش بەرچاوە عەلاقی هەبوو وەڵی طبعا لە ساڵی 1960 کە مؤتەمەری یەکەمین مؤتەمەری حزبی ئیسلامی عێراقی هەبوو علەمای عالەمی ئیسلامی لە میسر و سووریە و هەموو داوەت بوون حتا مفتی سووریە کە کورد بوو لەوێ لەگەڵ با جەنابی شێخ ئاشنا بوون شێخ ئەحمەد کفتارۆ ئەو لەوێ ئەو علااقاتە کە دروست بوو پاشانیش ئەوە کە حرەکەتەکەی پەیامەکانی طبعاً هەموو لە خەلیجا ناسران چەند جار لە مەراسیمی مەلەکی سعودیە داوەت بوو لە ئیمارات داوەت بوو لە وڵاتەکانی ئیسلامی هەموو داوەت بوو لە مەرحومی ئەربەکان و ساز ئەربەکان ڕەحمەتی خوای لێبێ لەگەڵ ئەوە علاقەی زۆر باش بوو لەگەڵ مجاهیدینی ئەفغانە زۆر علاقەی بە قووەت بوو ئوستاز بورانی ڕەبانی بێ لەگەڵ ئەحمەد شا مەسعود لەگەڵ سەیاف لەگەڵ حکمەتیار هەموو دائیمەن پەیامی ئەوانە هەیە بۆ جەنابی شێخ و لەگەڵ حزبی جەماعەی ئیسلامی پاکستان مەرحوم قاضی حوسێن و لەگەڵ ئەوانەی هێن لەگەڵ فلیپین لەگەڵ فەڵەستین حەماس لەگەڵ هەموو عالەمی ئیسلامیە الحەمدوللا جەنابی شێخ وەجهێکی ئیسلامی کوردی هەموو تەعاملیان لەگەڵا کرد هەموویشی نامەیان هەیە ئێمە دوایە دەتوانین ئەگەر لە کاتێکی کا بتوانن ئێوە فلیمێک لەش دەربارەی ژیانی دەربکەن ئێمە دەتوانین بەشێک لەو وێنانە و ئەو نامانە و ڤیددیوانەتان بۆ خێنە اختیار کە بەداخەوە خۆزگە من تورکیم بزانی بایا بە کرمانجی بتوانی باە قسەم بکردایە ژیانناوی بنویسم بگەم پرتوک مامۆستا ینی وێ تەرجەمەیان بە تورکیژی بە عەرەبیژی بە زمانی دیژ وێ بکردن ئەو نامەیەوی مەکتوبێوی مژادەلاوی ینی هون لە ژینێ یێوە دیتیە یێ داوەتوانێ هەواڵێوی یێ لە ژینێنە ژی دەvێوانە بنویسە و پێوە نەسلێ پشتیوە نەخاسم بۆی vê mücadelêj bir ڕاستە خۆی لە ڕاستیە ئێمە دەستمان پێ کردووە مەوسوعەی ژیانی خەڵکێکیش زۆر ماجستێر و دکتۆرای دەێنن لەسەر جەنابی شێخ ئەمە ئەمڕۆ بۆم هاتووە یەکێکە لەوانە ماجستێرە لەسەر جەنابی شێخ ئەمە ماجستێرەکە ئەمڕۆ بۆم هاتووە تەواوی کردووە لە جامعەی بەغدا لە جامعەی بەغدا ئێمەش ئینشاءڵڵا بەدەستمان هەیە بە ئیزنی خوا ئەوانە تەواو دەبێ و دەکەین بە کرماجیش و بە تورکیش بۆ ئەوەی خەڵکی ئیسپا چونکە جەنابی شێخ ئەو وڵاتەی خۆش دەوێت لەگەڵ کوردی ئەوێ علاقەی زۆر بە قووەتە و ئەوانیش جەنابی شێخیان زۆر خۆش دەوێت ینی کوردستانە باکوور مسلمانێ ور حرەکەتی ئیسلامی هەموو جەنابی شێخ ناسکەن مجادەلاوی ناسکەن مدتێکی 2 ساڵ لەوێ تەمسیلچی جەنابی شێخ بووم لە ئەنقەرە علاقاتێکی زۆر بە قووەتمان هەیە لەگەڵ بکیان ساڵاتی 95 و 96 96 کەک شێخ عەبدوڕحمان خۆدا موفەقکە ئینشاءڵڵا شخوا برای وەی دی شەهید بوونە هون لە ژیانێمانە هونژی دیاریەک شێخمانە ڕاستی دەستپێکا بەرنامەی جیمانی زمان
اما دبینن شیخ تبیرامه استغفر الله مجادلاوی تبیرامه صح. خداوی مجادله و عزته بکە نەسیبێ مەژی بکە خودی پارژ بێ مجادلاوی باندۆرێکی دژیان ئامەدجی بکە ئەو مجادە موفق بن و ئێمەش زۆر سڵاو و ڕێزمانەیە بۆ خوشک و برایانمان لە کوردستانی تورکیا هەمووی و بۆ ئەو تەلەڤیزیۆنە بەڕێزتانەوە و برایانەی لە ئێوە هەمووتان وەسەلام عەلەیکم صحبەتەوە خۆشە بەس تەمام قەدیایە خودی زۆر رازی بە بەێ تەماشاوانên هێژاوەکی وەژی تەماشا کرد بەڕاستی دەم چاوە قەدیە من نەدیت ینی دەم حقیقەتەنجی پر زوو دەرباس بوو شێخ عەبدوڕحمان عوسمان عەبدولعەزیز bi zimanekî herrekbar behsa wîladeta şêx ilm û îbadetê wî jiyana wî tekoşîna wî mücadela wî bi zimanekî herrekbar got boy werê dem pir zû qediya xwezî wext heba hêjî me behsa şêx bikira layık bû şêx Osman Abdulazîz merhûm xweda wê mücadelê bike nasîbê me jî bike xwedîpar ji wê mücadela wî şoreşa wî dema ji bo me hatibû veqetandin bi dawî bû li Kurdistana Başûr li paytextê Hewlêr li mala Şêx Abdurrahman Osman Abdulazîz me ev bername hesas kir heta hevgîştina bernamakî de dengî û tealiyê nebînin her şad û bextewar bin. Esselamu aleykum ve rahmetullahi ve berekatuhu.